هەر لەگەڵ هاتنی وەرزی گەرما کێشەی کارەباش سەر هەڵدەدات. پێدانی کاژمێرەکانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە و حکومەت بە مۆلیدە ئەهلیەکان بۆشایی کارەبای نیشتیمانی پڕدەکاتەوە. مۆلیدە ئەهلیەکانیش بەدەست لیژەکانی قایمقامیەتەوە گیرۆدە بوون و دەڵێن سەرڕای ئەوەی حکومەت گازیان پێنادات جێبەجێکردنی بڕیارەکانیشیان لەسەر قورس کردوون. زۆر بەداخەوە تا ئێستا لترێ گاز بۆ خاڵمۆدەکان سەرف ناکرێ وای لێهات گەشتە ئەوەی لە مانگی دووە کارەبا لە هاوڵاتیانی شاری سلێمانی کوژایەوە بۆ هۆی نەبوونی ئەوەی کە هیچ بەرنامەیەک بۆ کارەبان بۆ مۆلیدە ئەهلیەکان نییە و دوای ئەوە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی بە هیچ شێوازێک هاوکارت نییە لە هیچ بوارێکی ئیشەکەتە بەس ئەوەی ئەوێت کە وەک یەکەم لە بەرنامە هیچ بەرنمەیەک نییە، دوو لەوەی کە هیچ ناتوانێت لترێ گازت بۆ سەرفکە، سێ هیچ گرێبەستێکت نییە گرێبەستێکت لەگەڵا نییە کە وا بێت تۆ مافت نەفەوتێ هاوڵاتیش مافی نەفەوتێ. هەڵگەڵێن بۆچی لە هاوینە کارەبای مۆلیدە ئەمپێرەچێ بۆ 12,000 دینار. ئەگەر حکوومەت هاوکاریمانکە لە ڕێی پێدانی گازەوە ئێمەش ئەوانە لەسەر ئێمەش و کەمتر دەکەوێت لەسەر شانی هاوڵاتیش کەمتر دەکەوێت. لە سەنتەری پارێزگای سلێمانی 540 مۆلیدەی ئەهلی ڕۆژانە نزیکەی 15 کاژمێر کارەبا بە هاوڵاتیان دەدەن. 15 خولەک لە دوای پچڕانی کارەبای نیشتیمانی پێویستە لەسەریان کارەبا بە هاوڵاتیان بدەن بە پێچەوانەوە لەلایەن لیژنەکانی قایمقامیەتەوە سزا دەدرێن. ئێمە ئەو زیاردانی کە زیاتر ڕۆایە لە بینی مۆلیدەکانە جاری وایە مۆلیدەی وایە کێشەی ڤۆڵتێ هەیە با بڵێن خاوڵاتیان لەناو ماڵەکانە وەکو پێویست کارەبای نیشتیمانی کارەبای مۆلیدیان پێناگا. ئێمەش عەقدێکمان هەیە لە بین ئێمە و کە خاوەن مۆلیدەکانە بەپێی ئەو عەقدە ئەبێ ڤۆڵتەی ناو بۆکسی مۆلیدەکە لای ماڵەکە 500 کەمتر نەبێت. جاتی قانونیەکە بەپێی ئەو عەقدەی کە لەگەڵ کارەبای بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلێمانی و مۆلیدە ئەهلیەکانە هەر مۆلیدەیە شکا بۆ ماوەی 4 ساعت بۆی هەیە لە ماوەی ئەو 4 ساعت یا مۆلیدەکە چاکاتەوە یا مۆلیدەیەکی کرێ بێنێ. کارەبای نیشتیمانی تەنها لە کۆتایی وەرزی پاییز و کۆتایی وەرزی بەهار نزیکەی 23 کاژمێر بە هاوڵاتیان دەدرێت. ئەوەش لەو کاتانەدایە کە هاوڵاتیان پێویستیان بە کارەبا نییە و فێنکەرەوە گەرمکەرەوە بەکار ناهێنن. ماوەی 27 ساڵیشە ئەو سەرهێشەیە بەردەوامە و کابینەیەک لە دواییەکەکانی حکومەتی هەرێم نەیانتوانیوە ئەو خزمەتگوزاریە سەرەتاییە بۆ هاوڵاتیان فراهەم بکەن و هەموو ساڵێک بە پینە و پەڕۆ ساڵ بەڕێ دەکەن. ڕایمیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.